ئەگۆرانیا بۆ کاکە ڕێژوان بریای خۆشەویست و پێشکەشە بە سەرجەم حرەکاتی هەولێر بە یادی فەرماندەی خۆشەویست مامەهێر شەڕەش و پێشکەشە بە کاکە وەشەنگی حرەکات و شێخ کەیوان هەنارەیی و حەمەی نەواف و کاکە توانە ئەنێستە و کاکە بەرزانی مامێرشی خۆشەویست بشی سڵاو لە مامەی کورد بۆ مامهێر شەڕەشی بەڕێز ئەوە کۆترات کراکە لەبار سەرگۆنا دەمرم هەر دەڵی جەواهێرە لە بەراو برۆیەت دەمرم قەوسەن دەڵی شمشێرە لە بەراو چاوت دەمرم بۆ تە مانگ و وەسێرە لە بەراو بەشنت دەمرم ڕێکە دەڵی بلوێرە جوانی وەک تۆم نەدیوە گەڕاوم لەو هەولێرە لە سایەی چاوی تۆیە ئەگەر ماوم ئەلێرە هەر چاوەڕی جوانێکم وەڵامم بۆ بنێرە بۆ نازانی لە مێژە لێوم بە لێوت فێرە تاوێ وەرە باوەشم بەخوا پێغەمەر خێرە شەوان نازی هەڵدەگرم بە شات و بە کامێرە وەک من بۆ تۆ سوتاوم دەتۆش من هەڵبژێرە ئەگەر نابێ دڵدارم بەسە پێم ڕامەبێرە کاک بەرزانی هێر شەڕەش پێ و قەدەمی بەخێرە سڵاو لە ڕێژوان بریا مەشهورە لە هەولێرە دووبارە بۆ بەرزانە بانەڵێ لێم بەفێرە من بەرزان چاک دەناسم باب و باپیری شێرە مەجلیسێ پیاوانەیە زۆر دڵخۆشم ئەلێرە دەیڵێ فەرمان بێرانە وەک دەڕاست ئەو کەسەی پێدەکەنێ گریانی نێو ناخێتی خەڵک گشت پێ وەفابوون هەموو کەوت نەیاخێتی ئای مەرامی مەرگم دەویست گوتیان هێشتا ماوێتی نابینن کە دڵی من بە چن زۆ سوتاوێتی ئەدەبم ڕێم پێنادا فێر نەبووم لە لاوێتی دەنا بە پیاوی نامرد بەستەم کرد سوکایەتی ئەوەی تەنجەرم لێدا بە ناوی برایەتی ئای ڕۆژی منی سەر هەڵدێ کە ئەو کاتە و شەوێتی خوایە لێم بە دوور بگرا کەسی نامرۆڤایەتی ئای بکە هاوڕێ بەردەمم لە پشتم بەبرایەتی ڕۆژی ڕەشت لێدابێ بۆت دەکەم حیمایەتی ئای سڵاو مامەهێر شەڕەشم عەلی وەک حیمایەتی لە خزمەتیدا هەمە و دایمەن دڵمان لایەتی یا ڕەبی لەو ژینەدا خوا بدا هیدایەتی یا ڕەبی لەو ژینەدا خوا بدا هیدایەتی هەی زەمانە وای لێ کردم پەرێشان و وازواسم زەمانە وای لێ کردم پەرێشان و وازواسم گەردنم ئازاکەن یارانی دی دەمرم خەلاسم ئەم شەو هێن دڵم پڕا تەواو پەست و کەساسم هەر حەزەکەم بە تەنیابم نامەوێ کەس بناسم کە داخی ئەو دۆسانەی بە خراپە دایکەن باسم من یەک عادەتم باشە خۆم بە کەس هەڵناواسم هەی دوژمنی کەسی دووڕوو ئینسانی هەرە پاسم ڕێزی مناڵێکیش دەگرم لا نادەم لە قیاسم کاک بەرزانی هێر شەڕەش بچکۆڵەی کوڕی خاسم سێ بە سێم تەڵاق کەوێ زۆر لە مێژە دەیناسم سێ بە سێم تەڵاق کەوێ زۆر لە مێژە دەیناسم ئەی دڵداریم پێ هیچ نییە پەشیمانم لەو کارم واسەرم لێ شێواوە خۆم نازانم چ کارم ئەوەی هەموو لە دەشوو ماڵ و حاڵ و سەیارم خۆشەویستی زۆر سەیرە دەیکەم نایکەم بێچارم وەڵا هەرەیکە ئای لە کەرکووکێنیش دەژێم لەبەر تۆیە لەو شارم نەکەی دڵم بشکێنی خۆم غەریب و ئاوارم ئای دەیگۆ وەرە مارم کە دەمێکە بەو دیدارم چۆن ساڵە شوم نەکردوە لەبەر تۆیە بێچارم
ئای بەسخوای گەورە تێدەگا لە ناڵەی ئەو ئازارم نەیزانی ژنم هێناوە و من باوشی ئەو دیارم ئای ئەسڵ ژنم هێناوە من باوچی ئەو دیارم کاک بەرزانی هێرشەڕەش تۆ فەرزی وەکو خارم کاک بەرزانی هێرشەڕەش تۆ فەرزی وەکو خارم هەی ڕانایە بۆ ڕانایە لەگەڵ مندا ڕانایە بریا و قۆڵم نەبا بۆم کرد بالایە لایە هەی لە خۆم لێ قەوماوێ هەی لە خۆم بێسەڵایە هەی لە خۆم لێ قەوماوێ هەی لە خۆم بێسەڵایە بەڕۆژ وعدم دەداتێ و شەوێ درۆ دەکانایە لەگەڵ کچی 15 ساڵ 16 ساڵ 17 ساڵ 18 ساڵ 19 ساڵ چەند خۆشە گەمەوکایە مامە بەرزان پێم دەڵێ ئەشهەد دوایە باسی ئەو هونەرمەندەی کە خۆی پێما مۆسایە وا دەزانێ هونەرمەندان لە قوتابخانەکەیدایە دەڵێ بە ئاوازی من دەڕۆنە حەفلە و شایە بەڵام عەفوی فەرمووە ئەمەی لەکوێ هێنایە ئەی هەمووی ئاوازی تورکیا لەبەرکت دەرنەینایە لە هونەر کەس وەسانیە هونەر وەکو دەریایە ئەی خەڵکڵ پێ یەکەم نەبێ لە تۆ باشتری تایە بەڵام ئەو هونەرمەندە گەلێ بێمستەوایە خۆی بێشتن لەو شارە لە کەسدا پێک نایە یەندە بە خۆت مەنازا ژیان مردنی تایە ئەی بە کاک بەرزان و خۆش بێ چی حەرەکات دنیایە ئەم شەو دڵم خۆشە ساڵیان ڕێژوان بریایە کاک ڕێژوانم خۆش دەوێ ئەو قاتەی لەم بەردایە بریا ئەو قۆڵم نەبا وەکو تۆ قۆز بوومایە وەکو تۆ قۆز بوومایە هەی گریانم بۆ حاڵم دێ لە ئازار و خەمایە دەردەکان دێنە پێشێ و خواخۆشیم لە چۆدایە هەی یادگارێ جوانەکانم چاوپۆشی لێ کرایە تخوا بە یارم بڵێن هەر نایە و نایە و نایە کاکە فەرمان بێلانە سرم بۆت نەڕێدایە ئەو هونەرمەندەی باسێکەی ئێستا پاشای دنیایە ئەو هونەرمەندەی باسێکەی ئێستا پاشای دنیایە هەیە دوای دەردم لەیلێیە پێم بڵێ ماڵیان لەکوێیە ئاوەدان بێ هەنگەوێ شارە دێی نەڵێنێیە ئاوەدان بێ هەنگەوێ شارە دێی نەڵێنێیە بەرزانە و بەندەش دەڵێم دەزانم حەزت لێیە زەمانەکەی گۆڕاوە ئەمڕۆکە کێ بەکێیە بەرزانی هێر شەڕش متمانەی دنیام پێیە بژی عەلی ڕەمەزان بژی عەلی ڕەمەزان دانیشتوە فەقێیە خەڵەت حاڵی بوویتە خەڵەت حاڵی بوویتە لەو کەلیمەم پێیە مام عەلی پێم بڵێ ئەزانی مەبەسم چییە؟ ئای خودایە سکای دڵ بەرم لە لای شێ باسکەم ئای لە لای ڕۆژە لە ڕۆژان گەورەترین دیدار سازکەم ئای چی خەڵکی ئەم شارەیە بۆ کۆبوونەوەی گاسکەم باسی بێوەفایی تۆ و باسی باشەکەی خۆم کەم کاک فەرمان بێلانە سڵاوێکت لێ دەکەم کاک فەرمان بێلانە سڵاوێ بەڕێەکەم سوێن دەخۆمە لەو ژینە هەتا لە ژینەکەم ئەو کابرایی باسێکەی ئەمن بچووکی ئەەکەم ئەو کابرایەی باسێکەی ئەمن بچووکی دەکەم هەی عەتر و سوورا و سپیا و لەنێو کەسدا بوو بەباو عەتر و سوورا و سپیا و لەنێو کەسدا بوو بەباو هەر کەسێ لە خۆی نەدا ڕاش دەبێ لە بەرهەتەر هەی کاک بەرزانی هێر شەڕەش هەرچی دەڵێی بەسەر چاو هەی کاک بەرزانی هێر شەڕەش واوەسام لە ناکاو کاک بەرزانم خۆش دەوێ سەردا دەنێم لە پێناو زۆربەی هونەرمەند هەیە بەرزان تۆ کردت بە پیاو ئای خودایە وەرە ڕەحمێ بەتەی شێواوم بکەن هەندێ نامەردوونە پیاو
دەچم باسی من دەکەم هەندێ نامەرد و ناپیا و دەچم باسی من دەکەن بە درۆ بیان بە بوختان خۆ ئەمن ڕوو ڕەش دەکەم نابینم بۆ شەوێ گەر وەسفی عەلی بکەن خۆ نابینن بۆ شەوێ گەر وەسفی عەلی بکەن هەی ڕووبەڕوویان دەبمەوە بزانە چیان لێ دەکەم ڕووبەڕیان دەبمەوە بزانە چیان لێ دەکەم سوێن دەخۆم لەو ژینەیە ژیانیان لێ تاڵەکەم سوێنە خۆم لەو ژینەیە من ژیانیان لێ تاڵ دەکەم هەی پشتێنی گریا گریە باخەوان کوڕد نەمرێ پشتێنی گریا گریە باخەوان کوڕد نەمرێ باخیە شەم مامانەی هەتاکو کەی بەرنەگرێ زۆر کەس بەتەمایەتی تورشەم بە کەس ناخورێ هەرکەس سەر کوڵمەی مەشکە بە ویژدانم نامرێ هەرکەس سەر کوڵمەی مەشکە بە ویژدانم نامرێ یەڵڵا جوو تەمامەسا یەڵڵا لە کۆکی سەرێ هەی قوربانت بم عەلی گیان تۆزێ بەڵزینی دەرێ هەی کاک بەرزانی هێر شەڕەش دەیڵێم مەرسیم پێ بکرێ شێرقی لە کاک بەرزانە دەک هەردوو چاوی دەرێ داوای هەرچی لێ بکەم ناڵێ نە دەرێ بەرێ ئەی یاری منە یاری من شەنێ جوانە ئەو شەبە خۆی دەزانێ حاڵم بۆی پەرێژانە هەی ئەگەر ڕۆژێرەی بینم ئەو ڕۆژەمدا زیندانە هەی هەر وەک شێتی عاشقیم هەر وەک شێتی شێتخانە ئەو ڕۆژەی بە یەک دەکەین دەیڵێمە بەو جیهانە وەڵا دەڵێم بۆ من بوو شاجوانی کوردستانە ناگا دەتاڵێ زوڵفی جی گزی ئەو جیهانە لە خزمەت کاک فەرمانم یعنی فەرمان بێرانە سوێنە خۆم کاکە فەرمان سوێن بەوەی لە ئاسمانە سوێنە خۆم کاکە فەرمان سوێن بەوەی لە ئاسمانە هەتا ئێرە مێناوە وا دەژێم لەو ژیانە هەتا ئێرە مێناوە وا دەژێم لەو ژیانە قەت سەرمدا نەگر بۆ ناحەزوو بێگانە هەی سۆی لە جوان و لە باری وەناو شەیدەم ڕۆباری سۆی لە جوان و لەم باری وەناو شەیدەم ڕۆباری بەو ژۆرەی فێریان کردووی لەلادێ و لە شاری بۆ ژۆرەی باسن دەکەن لەلادێ و لە شاری کاک بەرزانی هێر شەڕەش واقیعەن بەندەماری جوانی لێدە کاک ڕێبوار لەگەڵ مامە دیاری هەی خۆشەویستان چۆپ دەنێ ئەو بەندەم لێرەدانە هەیەوە باسی فەقیر و باسی دەوڵەمەندانە چاولیەکان لەگەڵ یەک چەند جیاوازن ئەوانە فەقیرە تا ئێوارە بێمەڕێی لەسەر شانە وام لە شانی دامە کاکە فەرمان بێلانە وام لە شانی دامە کاکە فەرمان بێلانە هەیە دەوای دەردەکەم فاتە خاڵێ لەسەر گۆناتە دوو ڕۆژە نام دوێنێ خەمبار و کلوماتە وەلە بەراو سینگەی بمرم دڵی باخ و باخاتە جوانی وەک ژۆم نەدیوە لە قەناتی کورساتە عەشقی تۆ چۆتە خوێنم دڵی مخەندەڕاتە عەشقی تۆ چۆتە خوێنم دڵی مخەندەڕاتە کاک بەرزانی هێر شەڕەش فەرمان وەکوو براتە بە کاک هۆشەنگ و خۆش بێ هەرچێکی حەرەکاتە شێخەیوان هەنارەی با پێم دڵێک لاواتە بۆ حەمەی نەوافە بۆ حەمەی نەوافە فوزەوە ژەو قەپاتە مامە جوانم خۆش دەوێ مامە جوانم خۆش دەوێ گوێگرە لەو تعریفاتە ئەمڕاگەر هەبوون بووی عالەم هەمووی براتە بەڵام مەگەر نەبوون بووی هیچ کەس نایە بەلاتە بەڵام مەگەر نەبوون بووی هیچ کەس نایە بەلاتە لەیدەن ژوو تەمامۆسا لەیدەن ژوو تەمامۆسا پێم نەڵێن کلاواتە پێم نەڵێن کلاواتە دەست خۆش بەخێرێنەوە هیوادارم هیچ کەس بە هەڵە تێنەگا من و کاکە فەرمان براین ئەو برای منە چاوەکانی ماسەکەم لە مێژە یەکتر دەناسین و هەرگیز دڵمان لە یەک نەشکاوە منیش خۆشەویستیم بۆ دەیە سڵاو لە هەوادارانی خۆم و کاکە فەرمان بێلانە